دەمانەوێت لەگەڵ پسپۆڕێکی شارەزای دەروون لە چارەسەرکردنی دەرونی کۆمەڵە پرسیار بکەین ئایا غیرەکردن خۆشەویستیە دەربڕینی خۆشەویستیە ئەگەر کەسێک غیرەی نەکرد واتە هاوسەرەکەی خۆش ناوێت غیرەکردن بەس لە نێوان هاوسەرانە هەیە هۆکارەکەی چییە چۆن چارەسەری بکەین لە چه ئاستێکا پێوترێت غیرەکردن و ئەگەر چه ئاستێکی تێپەڕان پێوترێت دڵپیسی ئایا ئەبێتە هۆی کێشە بۆ هاوسەران ئەمانە هەر هەمووی لەگەڵ ئامان شکور ماستەر لە چارەسەرکردنی دەرونی ئەم بەیانیە گفتوگۆی لەسەرەکەی بەخێرهاتی کەکەمان بژی سپاس دەکەم غیرەکردن خۆشەویستیە دەربڕینی خۆشەویستی بەو جۆرەیە غیرەکردن هەموو ئینسانێکی تەبیعی غیرەکردنی هەیە بەڵام ئەگەر لە حەد بەدەر بوو ئەبێتە دڵپیسی و غیرەکردن کەسێکت خۆش بێ فعلەن غیرە ئەەکەی بەڵام دڵپیسی خۆشەویستی نییە یعنی کەسێکت خۆش بوێت ئەبێ غیرە بکەیت باشە جیاوازی نێوان غیرەکردنێک کە نیشاندەری خۆشەویستیە لەگەڵ دڵپیسیە کە دیسانەوە هەر ئەڵێ لەبەرێکە زۆرم خۆشێ ئەمێ بەس هی منبی بۆ کەس نەبی کەس لێتەوە نزیک نەبێت چۆن جیاوازیان بکەین یعنی کەسێک زۆر خۆش بێ لەگەڵ غیرەکی تەبیعی مەبەست غیرەکردن لەگەڵ دڵپیسیکردن چۆن جیاوازیان نەکرێت هەردووکیشان ئەڵێ ئەمە خۆشی کەسەکڵێت من چونکە زۆرم خۆشەی غیرەت لێکم ئەڵێ چون دڵە لێ پیسەکەم زۆرم خۆشەی بۆیە دڵە لێ پیسەکەم هۆی غیرەکردن لە حەدی تەبیعی بۆ نمونە ژنەکە پیاوەکەی ڕاتە دەرەوە تۆزێ تاخی دەبێت تۆزێ نیگەرانە بێ قەلەقی دووە دروستە بێم ئەمە غیرەیە کە ئەم کەس ئەو کەسی خۆشەوێ بەڵام ئەگەر لە حەد بەدەر بوو هاتەوە بڵێ بۆ تاخیر بووی لەگەڵ چیا بووی لەوای خیانەت لێم کرد بێ ئەمە ئەبێتە حاڵەتی دڵپیسی یعنی دڵپیسی لە حەدی وەسەط تێ ئەپەڕێت ئەتوانین ناوی بنین نەخۆشیێکی دەرونیە نا خۆی دڵپیسی نەخۆشی نییە بەڵام ئەتوانین بڵین هەندێک کات هۆکارە بۆ نەخۆشی و نیشانەی نەخۆشیە چۆن مەبەستمان ئەگەر هات و دڵپیسی بەردەوام بوو ئەو کەسە تووشی دڵە ڕاوکەیە بێت تووشی قەلەقیە بێت تووشی خەمۆکیەکات ئەم دڵپیسیە و هەندێک کات نیشانەیە مەبەستمان چێلەوە ئەمانی کە شخصیەتی پارانۆیدیان هەیە یەکە لە نیشانەکانیانەوەی زۆر گومانەکەن بە تایبەتی لە کەسە نزیکەکانم بۆم لەگە زەواجیان کردبێ لە خێزانەکەی گومانێکی زۆری لێکاڵی خیانەتی لێم کردووە ئەم کەسەش بەواقعی ئەیبینێ ئەو بیر و باوەڕی هەیەی بەواقعی ئەیبینێ زۆر زار سەرە کێشێ بۆیە ئەو خێزانەکەی بکوژێ یان تەلاقی بدات ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە نیشانەیەکە لە نیشانەکانی پارانۆید یعنی خودی خۆی دڵپیسەکە نەخۆشی نییە ئەکرێ نیشانە بێ بۆ نەخۆشی و هۆکارێکیش بێ بۆ نەخۆشی واتە ئەکرێ وەهمێک لە لای کەسەکە دروست بکە شتێک نییە بوونی نییە بەڵام ئەمە نەوەهمەکەی لە لای خۆی دروستەکات کە ئەو شتە بەڕاستی ئەبینێ بەڵێ ئەوە لە حاڵەتی وەکو گوتمان لە حاڵەتی پارانۆید بێت ئەگیناوەکو تەبیعی ناو حاڵەتێنی باشە هۆکارەکانی دڵپیسی چی ئەوی هۆکاری دڵپیسی هۆکار زۆرە یەکێک لەوانە گەر بوون منەوە کەسە کە زەواج دەکات پێشتر تەجروبەی هەبێت خۆی تەجروبەی خیانەتی هەبێت کەسێکی هاوڕەیەکی زۆر نزیکە خیانەتی لێ کردووە خۆشەویستی کردووە کە ئەو کەس خۆشەویستەکەی خیانەتی لێ کردووە یان بۆ نمونە لە دایک و باوکی خیانەت ڕوویداوە یان کەسە نزیکەکانی خیانەتی بینیوە ئەمەوە ئاکات تەسیری لێ دابنی هەمیشە لە بیری ئەوە بێ ئەم زەواجەی ئەو بۆ هەیە بە شکست و بە خیانەت کۆتایی بێ ئەمە یەکێک لە هۆکارەکان هۆکارێکی تر ئەوەیە بۆ نمونە فعلەن ئەم کەسە هاوسەرەکەی ڕفتارێک ئەنوێنێت ئەو کەسە گومانی لێ بکات یعنی ڕفتار نواندن بۆ نمونە کۆمەڵی سنوور هەیە و کەسایەتی هاوسەرەکەت ئەناسی چۆنە ئەزانی بەچی غیرە ئەکا بەچی دڵی پیسە بێ نابێ بینوێنی کە نوان دو ئاکات فعلەن گومان دروست بێت باشە بەڕێز ئەوانە لێرە پرسیارێکم بۆ دروست بوو هەندێک لە خانمان هەیە ئەبینێ مێردەکەی غیرەی لێ ناکات یان هەندێک لە پیاوان هەیە ئەبینێت خێزانەکەی غیرەی لێ ناکات بۆی کە بیجوڵێنێت جاری وایە شتێک ئەکات بەڵام مەبەستی ئەوە نییە کە بەڕاستی ئەو کاری کردبێت بەس بۆی کە بیجوڵێن ئەوە دروستە بۆی کە بڵێ با غیرەم لێ بکابزان تا چەندێک غیرەم لێەکە زۆر جار بووە وچێتی هەر حەزەکەم بزانم تا چەندێک ئەو هەستەی هەیە هۆکارەکەی لە چیەوە ئەگەڕێتەوە هۆکارەکەی لەوەیە کەسی بەرامبەر هاوسەرەکەی ڕفتارێکی نەنواندووەکە بیسەلمێنێکە خۆشی ئەوێت ئەم ئەوێ بزانێ ئەو تا چەند ئەوی خۆشەوێ ڕفتارێک ئەنوێنێ بزانێ هەستی ئەجوڵێ بزانە غیرە ئەکات بزانێ چونکە غیرەکردن وەک وتمان ئەگەر غیرە نەکە ئەو کەسەوە هەستەکە هاوسەرەکەی کە دیارە ئەوی خۆش نایە بۆیە غیرە ناکە یعنی غیرە بۆیە هەیە دیارە پێویستە بەڵام وەک وتمان هەموو شتێ لە حەد بەدەر بێت ئەوە بێتە کێشە دروستە بەڵێ وتمان خوێی ژیان بەڵام ئەگەر زۆری کرد ئیتر ئەوەندە سوێرە بێت وەکو خواردن ناخورێت
ژینگە تا چەندە کاریگەری هەیە لەسەر غیرەکردن و دڵپیسیسە بۆ نمونە ئەبینی خانمێک لە ماڵی باوانی زۆر لەگەڵ خزم و کەس و کارە نێرینەکان پیاوەکان سوعبەتی هەیە قساکە دانیشت بەلایەوان و ئاسایی بووە لەگە کوڕەمام و کوڕە خاڵ و پور بەڵام کە هاوسەرگیریە کات ژینگەی پیاوەکە وەکو ئەم نەبووە ئەمان تێکەڵاو نەبوونەوەکو ئەوان زۆر لەگەڵ کچەکانی خزم ئەم ئەبێتە هۆکار ئایا ژینگە تا چەند ئەتوانێت کاریگەری هەبێ لەسەرەوە و تا چەندە پیاو دەتوانێت ئەم حاڵەتە کۆنتترۆلکە یا ژن نەتوانێت ئەم حاڵەتە کۆنتترۆلکە خۆی لە دەروناسی ئەو شتانەی کە بڵێن نەختوشی نەخۆشییان شخص دروستبوونی شخصی دووشتە کە دروستی ئەکات یەکەم بۆ ماوەیە دووەم ژینگە بۆ واتانی ژینگە ڕۆڵێکی گەورەی هەیە لەسەر دروستبوونی ڕەفتارەکانمان باش بەنسبەت ئەوەی کە جەناب شتان ئەوە پەیوەندی بە شێوازی پەروەردەکردنەوە هەیە بۆیە پێش زەواج پێویستە کەسی بەرامبەر بناسی بزانی شێوازی پەروەردەکردنی شێوازی بیرکردنەوەی چکە دوجار ئەبێتە هۆکارێک بۆ دروستبوونی کێشە یان جیابوونەوە ئەگەر بێت و دوو پەروەردەی جیاوازتانە بکە نمونەیە کە ئێوە باستان کرد ئەگەر ئەو لە خێزانێکی کراوە هاتبێ و لە خێزانێکی داخراو بێەوە پابند بێ بە ئاداب و کولتوری کۆمەلگاکەوە قبوڵی ناکات یعنی بۆ نمونە ببینێت خێزانەکەی لەگەڵ ئامۆزاکەی تۆقاکە یەکتری ماچەکەن و تێکەڵە بن ئەم گومانی را دروستە بێ لەبەر وا پەروەردە نەبووە نەشی بینیوە لە ئایلەکەی خۆی گومانی را دروستە بۆ ئەو کەسی پێشتر خۆشویست بێەوە ئێستا خۆشی بێت یعنی ئەمەوە سەر ئەکێشێ بۆ گومان و دڵپیسی باش چارەسەری هەیە غیرەکردن باڵێ غیرەکردن ماکسە قاوەڵی خۆشەویستی تا ئاستێکی مام ناوت بێ بەڵام دڵپیسی چارەسەری هەیە بەڵێ بەتەکیدی چارەسەری هەیە چکە ئەمە نەخۆشیش نییە ئەگەر ئەو کەس ئامادە باشی هەبێ بەڵام باشتر وای بچێ بۆ لای چارەسەرکاری دەرونی بۆ چارەسەرەکە ئێستا چارەسەرەکان باسکەیان هۆکارەکانیش تاوا بکەن با هۆکارەکانمان بۆ تاواکە جادواتە چینە سەر چارەسەر هۆکارەکان وتمان تەجروبەی تاڵی ئەو کەسە باشە یاخود گومان بابکە خۆی گومان دروست بکات وەلایەکی تر کەسانی دەوروبەر زۆر نەرێنی بیر بکەنەوە چکە گومان لە چیەوە دروستە بیرکردنەوەی نەرێنیە هەموو ڕەفتارێک بیرکردنەوەی لە پشتەوە ئەم بیرکردنەوە نەرێریانەوە ئاکات کە ئەم کەسە ئەم ڕەفتارە ئەم بنوێنێت کەسی نەرێنی زۆر لە دەورا بێ ئەمە کۆ بێتەوە ئاکات ئەم بیرکردنەوەت بۆ دروست بێ لایەکی تر هۆکارێکی تر وەکو پێشتریش باسم کرد شخصیەتی پارانۆید ئەمە نەخۆشیەکە شڵەژانێکە شخصیەتی پارانۆی خۆی چییە؟ پارانۆید ئەو کۆمەڵی نیشانان هەیەکە لەوانە کە گومانەکەن لە دەوروبەری ئەمە نەخۆشیەکە گومانەکە لە دەوروبەری ئەڵێ ژەهر کراوەتە خواردن مەمە نەخۆشیە یعنی ئەمە زیاتر بۆ ماوە ڕۆڵی هەیە تووشی ئەو نەخۆشیە بێت وە ژینگە ئەم نەخۆشیەوە ئاکات کە بۆی بڕاقسێنە تووشی نەخۆشیەکە واتە بێ متمانە بوون بە دەوروبەر بەڵێ یەکە لە خاڵە ئەساسیەکانی ئەو کەسی تووشی پارانۆیتە بێ متمانەی بە چوار دەوری نامێنێ بۆ ئەڵێ ژەهریان کرۆتە خواردنەکەم خێزانەکەم لەگەڵ کەسێ دەستی تێکەڵ کردو ئەوێ ژەهر بکات بم کوژێت یان خیانەتم لێ کات لە گومانی بەردەوامە ئەو گومانی کە هەیەی لەلای ئەو واقعە بۆیە ڕاستەخۆ بوون ڕفتارێکش ئەنجامەدا بۆ هەیە بچێخی خێزانەکەی بکوژێت یاخود بوون تەلاقی بدا لەبەرەوەی فعلەن باوەڕی بۆ باوەڕی کە هەیەی ئەم لە واقع جیابوتەوە باش هۆکارێکی تر خواردنەوەی مەشروبات و مادە سڕکەرەکان بە ڕێژەیەکی زۆر بەکار بهێنرێ هەندێک زار بۆ هەندێک کەس ئەبێتە هۆکارێک بۆی ئەم بیرکردنەوەی بۆ دروستە بێت چکە ئەم کەسە لە واقع دروستە بێ یان کۆمەڵی خاڵاتی بۆ دروستە بێ بیرەکەوەتەوە کە هاوسەرەکەی خیانەتی لێەکە ئەمەش یەکێکە لە هۆکارەکان بۆ هۆکارێکی تریش بەناس پەروەردەکردنی منداڵە زۆر بەناس پەروەردەی بکەی ئەمەوە ئاکادبوونە دایک و باوکەکە بە منداڵی هەم شتێکیان بۆ جێبەجێ کردووە دڵیان نەشکاندووە کاتێک کە زەواجەکە ئەم کەسە وا چاوەڕێکە لە خێزانەکەی ئیش هەموو شتێکی بۆ جێبەجێ بکە بۆ ئەگەر ئەوی خۆش بێ دەبێ هەموو شتێکی بۆ جێبەجێکە بەڵام ئەگەر بۆ جێبەجێ نەکە شتێکی پێوت بە قسەی نەکە ئەم کەسە گومانی لا دروستە بێ دیارە منی خۆش ناوی یان کەسێکی تری خۆشەوێ بۆچی شتەکان بۆ جێبەجێ ناکە وا پەروەردەکراوە پەروەردەکردن زۆر ڕۆڵە گەورەی هەیە و ئەوەی پێشتریش باستان کرد دوو پەروەردەی ینی لە دوو خێزانی جیاواز کەسی لە عایلەیەکی کراوە یاخود داخرا بێت یان هۆکارێکی تر خۆشەویستی لە ڕادەبەدەر ئەگەر کەسێک لە ڕادەبەدەر خۆش بێ پێشتریش باسم کرد شتێ لە حەدی وەسەط تێپەڕە خراپە باش نییە کەسێک لە ڕادەبەدەر خۆشویست و ئەکات هەوڵ بدەی ڕەفتارەکانی کۆنتڕۆڵ بکەیت هەمیشە لەژێر چاودێری تۆ بێت نۆکو شتێ بکاتەوە بەدڵن نەبێ هۆکاری چییە کە تو کەسێک زۆر خۆشویست لە ناختا ئەگەر وا بیرەکەیتەوە لای خۆشت هەستی پێ نەکەی ئەگەر ئەم کەسە من بەجێ بڵێ ناتوانم ژیان بکەم حەز بە تەنایی بۆ دروستە بێت لەبەرەوە هەمیشە لە قەلەقی لە دڵە ڕاوکەیە ئەژەی نۆک ئەو کەسە تۆ بەجێ لەبەرەوە هەوڵەدەی کۆنتڕۆڵی بکەی هەمیشە واکەی ئەو کەسە لێت ئەمەش سەر ئەکێشێ ئەسڵەن بۆ جیابوونەوە لەبەرەوەی ئەگەر
زۆر کۆنتترۆلی بکەمەوە خۆشەویستی دروست نابێت بە خۆشەویستی دروست نەبوو ئەم کەسە هەوڵەدا لە شوێنی کە خۆشەویستە بەدەست بێنێت. باش کاگاڵان دڵپیسی ئەهێنێت بۆ نمونە خانمێک ئەسڵەن دڵپیسی نییە بەس مێردەکەی ئەمەندە دڵپیسی لەگەڵ ئاکات زۆر جاریش بیستومانەوە ئەڵێ چونکە خۆی وایە بۆیە وا دڵی لە من پیسە یان بە پێچەوانەوە وا ئاکات کە دڵپیسی بێنێت مادەم تۆ دڵم لێ پیسەکەی منیش دڵە لێ پیسەکەم دیارە خۆت ئەو ڕفتارانت هەیە بۆیە چاڕوانی ئەواکەی لە من ئەترسیا خۆت گومانت هەیە کە من ئەو ڕفتارم هەبێت مەبەستم ئەوەیە هەندێک جار کەسەکە دروستە خۆی ئەو ڕفتاری هەیە بۆی لە خانمەکەی ترسێ یا خانمەکەی ئەو ڕفتاری هەیە بۆی لە مێردەکەی ترسێت یان بە پێچەوانە ینی بەرامبەر بە یەکتری فعلا ئەوە هەیە تو زۆر جار خۆت ڕفتارێکی تایە بۆیە ئەو هەوڵەدەی بۆ گومانت بۆ دروستە بێ نەوەکو کەسی بەرامبەر هاوسەرەکەت ئەو ڕفتارە بنوێنێت بەڵام هەندێک کات ئەوەش نییە وەکو گوتمان ئەو هۆکارانی کە پێشتر باسمان کردووە وا ئاکات ئەم دڵپیسیت بۆ دروست بێ ینی ئەمە هۆکارێکە بەڵام شەر نییە 100% وا بێ. باش پێشێکە بچینە سەر چارەسەرەکان خۆت تەنیا دڵپیسی لە نێوان نێر و بەیانیە کە هاوسەری یەکتری بن هەندێک جار لە نێوان نێر و مەیەکە کە خوشک و برای یەکترین هەندێک جار لە نێوان دایک و کچەکەیە دایکەکە دڵی پیسەنەوە کچەکەم فڵان ببێتنەوە شتێ بێ بیان بخۆت براکە زیاتر زۆر جار برایە ئەو دڵپیسی ئاکات ئەمە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە خۆی ئەم دڵپیسی و غیرەکردنە هەندێک کات جیاوازی دایک و باوکە بووم گرنگی بە یەکیشانەدا گرنگی بەوەی تر ناداوە ئاکە غیرەی بۆ دروست بێ حەسوودی بۆ دروست بێت و هەندێک کاتیش ئەو کەسە خۆی بۆ نمونەوە پەروەردەیان کردووە دایک و باوکەکە بۆ نمونە زۆر دڵپیسی و غیرەیان هەیە منداڵیش لە ژینگەکەی لە نزیکترین کەسی دایک و باوکێتی و ئەکات ئەم منداڵە بە تایبەتی خۆتان کوڕەکات لە خوشکەکانی دڵی پیس بکە هۆکارەکەی وا پەروەردە کراوە کەوا پەروەردە کرا هەمان شتی لێ چاوەڕێکرێت ئەم حاڵەتە دووبارە بێت. باش ئەنجا با بێن لەسەر چارەسەرەکان چارەسەرەکان چی چۆنەکرێت چارەسەر بکرێت وی چارەسەر یەکەی لەوانە بۆ منە و کەسە ژنەکە پیاوەکەی ڕاتە دەرەوە بیرەکات تۆڵە لەوایە وا هەست بکات کە خیانەتم لێ بکات ئێمە لێ ئەپرسین ینی پێ ئەڵێن لەم کاتانەیە لەم حاڵەتانەیە لە خۆی بپرسێت بەڵگە چییە کە تو وا بیر ئەەکەیتەوە بێ بەڵگەیەک شتە بێ ئەگەر عادەتەن ئەمانە زۆربەی بیرکردنەوەی بەڵگە و شتێکیان نییە بەس تەنها گومانبردنە و ڕێگاکان تریشمان بۆ بدۆزێتەوە بۆ واتایەکی تر ئەمانەی کە تووشی ئەم حاڵەتا بن زۆربیان تەنها یەک ڕێگا ئەبینن ئەگەر ڕێگاکانی تر ببینن بۆ نمونە بۆ هێچوو بۆ بازار بۆ هێچوو بێ بۆ لای هاوڕێکانی بۆ هێچوو بێ بۆ شوێنێکی تر یعنی ئەم ئەگەر احتمالەکان تر لەبەر چاو بگرێت ئەم کاتە ئەم گومانەی کە هەیەی کەمە بێتەوە چکە تو ئەم کە ئاڵێ چوە بۆ ئەوێ ینی 100% لێ بەڵام ئەگەر ئەمانەی تر بێ احتمالی ڕوودانەکەی کەمە کاتەوە ئەکات گومانی کەم بێتەوە. یەکێکی تر ئەوەیە کە با بڵێن خۆی لە شوێنی هاوڕەیەکی دانێ بۆ نمونە بڵێ ئەگەر هاوڕەیەکم حاڵەتێکی وای بەسەر هات دڵی پیس بوو خۆی چ چارەسەرێکی بۆ دانێ عادەتەن کە تو بۆ خۆت بێ شتە سلبیەکانە بینێ بەڵام بۆ کەسانی تر چیەکەی دڵێ دەیتەوە شتی ڕێگای باشی بۆ دانێ لەم حاڵەتەیە ڕێگا چارە بۆ هاوڕێکەی دابنێت ئەمەش هۆکارێکی یارمەتە دەرە بۆ چارەسەر. یەکێکی تر بۆ کەسانی نزیکی کە جێ متمانە بێ کە ئێمەش ئەڵێن نزیکترین کەس بۆ جێ متمانە عادەتەن بۆ لای چارەسەرکاری دەرونی بۆ ڕاباشترە بۆی باز بکە ئەم حاڵەتی کە هەیەی ئەم بیرکردنەوەی کە هەیەی بۆی باز بکە ئەما بێتە خۆ بەتاڵکردنەوەیەکی دەرونیە ینی باری سەرشانی سوک ئەکات و هاوڕێکی کۆمەڵی ڕێنمایی و کۆمەڵی ڕێگا چارەشی پێ پیشانەدا و هۆکارێکی تریش وەرزشکردن و یاخود میدیتەیشنکردن ئەمانش هۆکارێکی یارمەتی دەرە بۆ ئەوەی ئەو گومانەی نەهێڵەوە زیاتر بۆ نمونە ئەو بیرکردنەوەی نەرێنی کۆمەڵێک خۆی بیرکردنەوەی باش شتی باشی بەدوادێ بیرکردنەوەی نەرێنیش بە هەمان شێوە هەروە شتی خراپی بەسەرادێت کاتێ میدیتەیشن ئەکات میدیتەیشن مەبەستمان لەوەیە دوو زۆری هەیە زۆرێک لەوانەیە مەبەستمان فۆکەس ئەکاتە تەرکیز ئەکاتە سەر سەر یەک شت یان سەر یەک لایانی جەستەی ئەمەوە ئاکات ئەم بیرکردنەوە نەرێنەی کە هەیەی ئەم زنجیرە بەدوایەکە بیپسڕێنێ ئەمەوە ئاکات ئەم بیرکردنەوانەی تا حدێک کۆنتترۆل بکرێت و بیرکردنەوە گومانەکانی کەم بێتەوە و یەکێکی تریش چوونە دەرەوەی لەگەڵ حبوون منە هەفتانە لەگەڵ ئایلەکەی بڕاتە دەرەوە ئەمەوە کە زیاتر لەکتری بەڵێ لەکتری حاڵی بن و کێشەکانی بۆکتری باسکەنەوە خاڵی کۆتاییش هەوڵ بدا و کەسانە فراغیان کەم بێت
بە بیرکردنەوە لە 7 بیرکردنەوەی یعنی هەبوونی فراغ بە تەنیا دانیشتنی لە 7 بیرکردنەوەی نەرێنیت بۆ دێنێ بۆیە هەوڵ بدەیت فراغت نەبێت چالاکی و کار بکەیت و بەشتی بەسوود خۆت مەشغوڵ بکەیت. زۆر باشە سپاس دەکەین ئامانشگور ماستەر لە چارەسەرکردنی دەرونی سەبارەت بە دڵپیسی و غیرەکردن و هۆکارەکان و چارەسەرەکانی گفتوگۆمان کردن بەیانی لە بەیانی 24 سپاس بۆ سپاس بۆ دەرفەتە.